باشە دەکرێت باسی نامیلکەکانی خۆتمان بۆ بکەی کتێبەکانت کاتستان بڵاو کردەوە چەند بەر هەموو کتێبتان هەیە؟ من شتێک فێر بووی وەختو دەرێ کەی دەنووسم بۆ دەنووسم لەکوێ دەنووسم. جوان. من هەتا ساڵی 2007 هەر خوێندومەتەوە. ڕۆژنامەنووس بووم وتاری سەر وتارم نووسایی ڕۆژنامەکان بابەتم زۆر لە گوڵانی عەرەبی بە کوردی و بە عەرەبی بڵاو کردوتەوە بە لە ڕۆژنامە و شتی دیکە بەڵام وەکو کتێب نەخێر هەتا ساڵی 2011 من کتێبەکەم بڵاو نەکردەوە بۆ دائما کتێب ڕەهبەیەک و ترسێکی لای من هەبوو کە کتێبێک بنووسم حەقەتەن دەبێ ئەو کتێبە شایەنیەوە بی کە خەڵک ڕێزی لێ بکرێ. بۆیە کە خانوشین بووم یان لە سەروبەندی خانوشین بوونێ یەکەم کتێبم بە زمانی عەرەبی بوو. لەبەر ئەوەی من ساڵانێکی زۆر لە بەغدا بووم زانکۆی بەغدام تاوا کردووە و لە ڕۆژنامەی تاقیکە عەرەبی بوو کارم کردووە لەگەر ئەو وەسەتەی کە هەبووە وەسەتێکی عەرەب بووە دائیمە ئیمانیشم بۆ بووە کە کورد نووسەری کورد بە کورد نەنووسی تەنها دەبێت نووسەری کورد بە فارسیش بنووسی بە تورکیش بنووسی بە عەرەبیش بنووسی. ئێمە هەر لەو خۆمان نە هەر بۆ خۆمان دەبێت عەرەب بزانێ ئێمە چمان دەوێ دەبێت تورک بزانێ ئێمە چمان دەوێ دەبێت فارسیش بزانێ ئێمە چمان دەوێ. ئەندامی پەرلەمانی بەغدا بووم یەکەم دەورە ڕۆژی هەڵەبجە هات من هەستام قسەم کرد کچێک لە پێشم بوو بۆ تەسەوڕ دەکەم شیعە بوو ئەوایکی وتی خەبەستوونە یعنی بێزارتان کردین بە هەڵەبجە. منیش پەرلەمانە چی قسەی لەگەڵ بکەم هەتا فترەی ئیستراحەت هات کە فترەی ئیستراحەت هات وتم با بچینە کافتریاکە چایش پێ بکەین و دەعوەتت بکەم قاوەیش بخۆینەوە کە چوین پێم گۆ دەزانیە تۆ قسەت کرد تەجاوزی منت کرد دەزانی هەڵەبجە چی لێ قەوماوە گوتی ناوەڵڵە گوتم هەڵەبجە شارێکی کۆنی کوردستانە بەگزادەکانی جاف لە مەڵبەندی وانە شاخی شنروێ و چی و چی لێیە لە خلالی 5,000 کەس کوژرا لە پاش شۆڕەشی ما حربی عالەمی دووەم لەوێ غازی کیمیایی بەکارهات ئێستاش خەڵکانێکەیە لاڵ بووە و سیلیتی و سەرەتانیتی بەڵام ئەوە ناکە والله ئەوە دەستی ئافرەت ئەوە کرد گوتی بارەکەڵڵا والله هێتا ئێستا معلوماتەم نەزانیە بە سوج لە خۆتانە هەتا ئێستا ئێوە خوێندەواری عەرەبتان ئاشنا نەکردەوە بۆ مەسەل هەر لە بۆ خۆتان بووە هەڵەبجەوا و هەڵەبجەوا بە کوردیشتووە ئەمە یعنی حەقەتەن یەک دووشانێک کە تاسی دەمن کرد کە دەبێ ئینسان نەکرد بە زمانی خۆی دەبێ بە زمانەکانی ئەو وڵاتانی کە دەگەریان دەژێت ئەمن عەرەبی عێراق چۆن قەنەعەت پێ بینم کە من صاحب قەزیەمە صاحب ئەدەبم صاحب شعرم صاحب زانستم وەنی ئاخر ئەو لە کوردی نازانی ئێمە ناچارین لەبەر ئەوەی قومێتی عەرەبی گەورەیە ئەو لەمە گەورەترە ئێمە فێرە زمانی وان دەبین چکە ئەو حاکمە لە ئێران دەبی فێرە فارسی بێت و بەڵام فارسێک نابێت فێرە کوردی نابێ لەبەر ئەوەی ئێمە مەجبورین بە زمانی قومێتی عەرەبەکان بنووسین. من لەو ڕەوانگەوە بذاکرت ئەیامم نووسی بالفعلی عنی وەکو دەرێ زیاتر لە 150 دانم بردە بەغدا ینی داوای ئیدیکەشان زیاتر دەکرد. ئەمە یەکەم کتێبم بوو. دومین کتێب بوو تەجربەتی سەحەفیە ئەزموونی ڕۆژنامەگەریم بە کوردی بوو. من هەموو کتێبەکانم کە بە عەرەبی دەیان کەمە کوردیە کە کوردیشە دەیان کەمە عەرەبی پاشەی دیوانەکانی بابم ئەنجا هەتا ئێستا ئاخر کتێبم بڕاوم نەکردوێتەوە عەونی لە ئاوێنەی ڕۆژگاردا عەونی پیاوێکە مچی لە خەڵک جێ لە گۆرانی ئێوە دەبی جیهانم پشکنیوە نازدار یان نەسرین ئەوڕۆ نەورۆزە یان لەو کوڵپەی ئەحزانە بەڵە نازانێ عەونی چییە عەونی چییە وەنی ئاخر ینی هەر ئینسانێک کە لە بوارێکی پێشکەوت و سەری هەڵدا دەبێ ئینسان بزانێ ئەو ئینسانە چییە. من بەقەدەر هەموو دنیا لە بیرۆریەکانی هێمنی شاعر خۆشم لە هاتەوە کە خوێندومەتەوە لەکوێ بۆ شوێ ئەو پیاوە چیرۆکێک و ڕۆمانێک دەژێرتەوە ڕۆمانی شەخصێکە بەڕانچی تەجسیدی ڕۆمانی میلەتێکە چ ئەفم دەکەی چ بەسەر ئەو میلەتەدا هاتووە لە چێ لە نێوانی ئینسانێک کە شاعیرە. ئەنجا لەبەر ئەوە من ئێستا
بەتەمام ڕۆژی 22 مانگ 22 چوار لە کۆی کۆرێک بکەم ئەو کتێبەی کە لەسەر ئەونیم داناوە بۆ بە کۆیەکان برێم ئەونی تەنها ئەو دوو شعرە نییە کە ئێوە دەیزانن یان لە مەولودەکانی کوێیە گۆرانەکانی دەوترا ئەونی ئەوەیە یعنی ئێستا گەر شتێکت بەو جەرمە و خودداوەکیلا من ئەو ساڵ ئەوم زانیوە کە ئەونی باوکەوە بووە